بێگومان ئەو چێشمەی لە نێوان کەناڵەکانی ڕاگەیاندن دروست دەبیتن زۆرجار لە کەناڵێک بۆ کەناڵێکتر جیاواز دەبی لە نێوان ڕۆژنامەنووسێک بۆ ڕۆژنامەنووسێکی جیاواز دەبی بەڵام لە کۆی میدیای کوردی هەست بەو دەکرێت ناوەنەوە لەگەڵ دەرکەوتنی گۆڕانکاریە سیاسەکان یان لەگەڵ هەندێک لە بابەتە سیاسەکان یان هەندێک جار بابەتە کۆمەڵاتیەکان و ئابوووریەکانیش کە تووشی چەقبەستووی دەبوون ئەو چەلەحانەیە دروست دەبیتن ئەو چێشمەیە دروست دەبیتن ئەو علامە مزادە دروست دەبیتن لە نێوان کەناڵە ڕاگەیاندنەکان بە تایبەتی زیاتریش لە نێو میدیای سۆشیال میدیادا ئەوەی کە گرنگە لە میدیای ئێمەدا ئەوەیە کە هەست بەوە دەکرێتن کە فەلسەفەی پێکەوە ژیان لە نێو هەناوی میدیای کوردیدا غیابی هەیە فەلسەفەی پێکەوە بوون پێکەوە بوونی ئایدۆلۆژی پێکەوە بوونی ناوچەی پێکەوە بوونی تایفی پێکەوە بوونی کەڵتوری هەم ئەو جۆرە پێکەوەبوونی ئایدۆلۆژی ئەمانە لە نێو هەناوی میدیای کوردیدا لە مەسیجی میدیای کوردیدا غیابی هەیە لە بەرەوەی میدیای کوردی لە قۆناغی سەرهەڵدانی دیموکراسیدایە هێشتاکە لە خەم نەڕەخسیوە ئەو گرفتانەی تێدەکەویتن وەکەوەی هەیە هێندەی میدیاکانی ئێمە بەدوای ئەوە دەکەون تەرکیز لەسەری سارە بکەون بەدوای ئەوە دەکەون کە تەرکیزیان لەسەر فەلسەفەی وروژاندن بیتن بابەتێک دەوروژێنن یەک سایتی بابەتێک دەبینن یان کۆمەڵێک دەتوانین بڵێن تۆهمە زۆرجار بە ناوەڕوکی هەواڵەکاندا دەکەین یان لە باگراوندێک ئینتقامێک دەبیتن یان لە سەرچاوەکە کە نادیارە یان لە گیفانی خۆمانەوە زۆرجار بابەتەکان دەردەهێنین یان لە ڕقوت و ڕێیەکانی خۆمانەوە تووڕێی ناوچەی بێ ئایدۆلۆژی بەم هۆشتانە دروست دەکەین دەکەینە بابەتی ڕۆژنامەنووسی ئەمانە هەموو گرفتی گەورن لە میدیای کوردیدا گرفتەکەی بۆ دەگەڕێتەوە گوتمان میدیای کوردی لە خەم نەڕەخسیوە دەبیتن ئەم میدیای کوردی بچێتە قۆناغێکی تر لە قۆناغی فەلسەفەی وروژاندن بچێتە قۆناغی فەلسەفەی لۆژیکی بەکاربێنیتن لە بابەتەکانیدا هەرچی ڕۆژنامەنووسانە کەس زیاتر لە 7,000 کەس وەکو ڕۆژنامەنووس ناویان تۆمارە لە سندیکای ڕۆژنامەنووسان ئەوانە هەمووی ئاستی ئەکادمیان بەرز بکرێتەوە بۆ ئەوی چۆن بتوانن بێلانە نەک بێلانە لە بواری ئایدۆلۆژی بەڵکو بێلانە لە بواری کەلتوری لە بواری دابوونەریت لە بواری ناوچەی لە بواری ئایدۆلۆژی لە بواری تایفی هەموو ئەو شتانە لە خۆیان دابماڵین اینجا بتوان بابەتەکانیان دەبێتە بابەتی خەڵک و تەرکیزی سەرچیان لەسەر کۆمەلگابی وەکلەوەی تەرکیزی سەرچیان لەسەر لایەنێکی سیاسی یان لەسەر ناوچەیەک بیتنیان لە تیرە و هۆزێک دەبی خەمی ناوەندەکانی ئەکادمیاش بەو شێوە دەبی کە چۆن خەڵکی ئەکادمی دروست پێ بگەینن دەستگاکانی ڕاگەیاندن بەرپرسەکانی دەستگاکانی ڕاگەیان دەبی سێلف ڕگولیشن بکەن ڕێخستنی خۆی بکەن چۆن فلتەر دابنێن بۆ هەواڵەکانیان بۆ بابەتەکانیان بۆ پرۆگرامەکانیان ئەوانە دەرچێش بکەن لەوەی چ شتێک تەشەنوزات دروست دەکاتن هاندان دروست دەکاتن لادان دروست دەکاتن چێشمە چێش دروست دەکاتن ئەوانە گرنگن لە ئێستادا بەتەنجیەوەدا بێن حکومەتی تازەی هەرێمی کوردستان پێویستە گەورە بکە ستۆپێکی گەورە بکە لەسەر میدیاکان چونکە لە پێشتردا میدیاکان بەشێک بوون لە کێشە بۆ حکومەت بۆ یاساکان بۆ خودی خۆیان میدیا و لەسەری هەمووشیانەوە بۆ خەڵک کێشەیەکی گەورە بوونە بێ لە ئێستاکەدا ڕیفۆرمی میدیامان پێویستە تاوەکو بتوانین چاکسازێکی گەورە لە میدیادا بکەن هاتە ئاستی میدیا بەرز بکەینەوە و ئەو میدیا بتوانین لە خزمەت دەوڵەت لە خزمەت یاساکان لە خزمەت لەسەر هەمیانەوە لە خزمەت کۆمەڵگادا بەکاری بێنین بۆی لەو جۆرە تەشونە زات و بەریە کەوتنانە دوور بکەوینەوە و بتوانین میدیایەک بە ئارامی خەڵک لەژێر ئێرادەی میدیایەکی جواندا زانیاری دروست هۆشیاری درستی دەستکەوێتن بتوانی تەغیر لە معریفەی بکاتن تەغیر لە بیرکردنەوەکانی بکاتن با ڕاستەیەکی ئیجابی بێگومان وەک چۆن لە وڵاتانی دەرەوەدا لە جەنگی جیهانی یەکەم لە جەنگی جیهانی دووەم لە زۆربەی شەڕەکان لە دنیادا هەروە بووە پروپاگاندا یان ڕاگەیاندن کە بەلاڕێتە دەبردرێتن حتمما کێشە و گرفتی لێ دەکەوێتەوە لا ئێمەش زۆر جار لادانەکان لە بواری ڕاگەیاندندا بەتابەتی لە سۆشیال میدیا لە هەندێک قەناتەکانی میدیا یان لای هەندێک لە ڕۆژنامەنووسان یان لە هەندێک ژانەرەکانی میدیا لە ناو هەناوی میدیاکاندا تەماشا دەکەن ئەو جۆرە لادانانە تەماشا دەکەین تەشەنوجات دروست دەکاتن ئینفعال دروست دەکاتن و ڕێک نەکەوتن دروست دەکاتن دوورکەوتنەوە لە ڕێککەوتن دروست دەکاتن ئەمانە چونکە میدیاکان لەم قۆناغەدا لە قۆناغی سەرهەڵدانی دیموکراسی لە هەرێمی کوردستاندا دەبی دەوری ئەمەرجنسی ببینن دەوری ئەوە ببین چۆن نەشونمادەم بە دیموکراسی دەکەن چۆن یارمەتی بنیاددانی وڵات دەکەن لەوەدا دەبی دەورێکی کاریگەریان هەبیتن و پێوانە بی ڕۆژنامەنووسێک یان کەناڵێکی میدیایی مەسجێک لە گۆڕپانەکەدا فڕێت داتن وەکەوەی تەنەکو خۆڵ مامەلە لەگەڵ قەنەواتەکانی میدیا بکاتن ئەوە کارە ساتێکی گەورەیە ئەمانە بەرپرسیاتێکی گەورە ئێجگار گەورن لە مێژووی دەچنە ناو مەلەفی مێژوو ڕۆژنامەگەری کوردیەوە میدیای کوردی
بۆی هەرچی میدیایە لە هەرێمی کوردستاندا ئەگەر لەسەر تەرکیز لەسەر ئیسارە بێ لەسەر بنیادی یەک سایت بگرێتن یان خەڵکی تەشەنوزات و بەرێکەوتن بێ ئەو بێگومان تەمەنی ئەو جۆرە میدیایانە تەمەنێکی کورد دەبیتن تەمەنێکی درێژ و تاسر نابی و هاوشێوەی ئەو میدیا سەرکەوتنانی کە لە دنیادا هەیە میدیامان هەیە ڕۆژنامەمان هەیە زیاتر لە 106 ساڵ تەمەنیتی میدیامان هەیە 100 ساڵ تەمەنیتی کەناڵی میدیایمان هەیە زیاتر لە 56 ساڵ تەمەنیتی هەناسەیەکی دوور درێژانێت تا دێت کوالیتەکان بەرز دەبێتەوە ئاستەکانیان بەرز دەبێتەوە ئێمە لە چواردەوری خۆمان دەبینین کە ژمارەیەکی بێشمار لە ڕۆژنامە و گۆڤار و قەنەواتی میدیا و تەلەڤیزۆنی ناوخۆ و سەتەلایتەکانمان هەیە ڕادیۆکانمان هەیە دەبینین وردە وردە بەشێکی زۆریان ئەوانە بینەرەکانیان کەم دەبتەوە یاخود بەشێک لە ڕۆژنامە و گۆڤارەکان دەکەون وەک دەبینین یاخود دەتوانێت زۆر کەناڵ هەیە هەردا دەخرێتن هەر وجودی نامینێتن وەک لەوەی گەشە بکاتن ئەو کەناڵەکە بتوانێت بە شێوەیەکی ئەکادمی منتەقی کار بکاتن بۆی بتوانێت بە تەدەڕوج کاریگەریەکانی لەسەر کۆمەڵگا زیاد کە بە تەدەڕوج بینەران و بیستەران و خوێنەرانی خۆی زیاد بکاتن بێگومان پرسیارەکە ئێوە گرنگە کە میدیاکان کاریگەری زۆریان کردووە لەسەر ئەوەی ئامانجەکان نەپێچرێت یان بربەست لەمپەر دروست بکرێتن لە بەردەم هێنانەری ئامانجەکان ئەمەش هەڵوەستەیەکی گرنگی دەوێتن هەم ناوەندە ئەکادیمەکان هەم سندیکای ڕۆژنامەنووسان هەم وەزارەتی ڕۆشنبیری هەم وەزارەتەکانی ترکە پێوەستن بە بواری چاکردنی میدیا و ریفۆرمی میدیا هەمیش حکوومەتی هەرێمی کوردستان دەخوازین کە لە کابینی تازەدا هەڵوەستەیەکی جدی بۆ ریفۆرمی میدیا لە هەرێمی کوردستاندا بکرێت تاوەکو وەڵامێکی گەورەی ئەم پرسیارەی بەڕێستانی تێدا بدرێتەوە.